ینی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە ئامادەکاریەکانی بەردەوام بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقکە لە 11 ئەم ساڵ وا بڕیارە بەڕێوە بچێت ینی ئامادەکاریەکان پێناوەتە قۆناغێکی دیکە و قۆناغێکی نوێ دوای پێدانی ژمارە بە کاندیدەکان کاندیدە سەربەخۆیەکان بەلایەنە سیاسەکان بە پێکاتە بە هاوپەیمانێتەکان کە لە بابڵێن لە لایەنە سیاسەکان لە عێراقدا هەیە لەسەر ئەو بابەتە نەبەر عومەر بە ڕێبەری دەستەی هەڵبژاردنەکانی کوردستان لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقم لە زانیاریمان لەبارەی دوایین ئامادەکاریەکانی کۆمیسیۆن پێدا دوای پێدانی ژمارە بەلایەنە سیاسەکان و کاندیدە سەربەخۆیەکان کاک نەبەر سڵاو لێبێت سپاس بۆ دەرفەتە ئەگە پێمان بڵێ ئامادەکاریەکانی کۆمیسیۆن ئێوە ئێستادا لە چ قۆناغێکە چ ئامادەکاریەکتان کردووە؟ بەڵێ زۆر سپاس وەکو خۆت باست کرد ئێمە تاوکو ئێستا بەردەوامین لە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردننی ئەم ساڵی 11 یەک لەو ئامادەکاریەکانی کە بەرەو پێش ڕۆیشتووە کە باست کرد لە نوێی مانگ پێدانی ژمارە بوو بۆ هاوپەیمانەتەکان و لایەنە سیاسەکان و هەروە فەردەکان و تاکەسیەکان ئامادەکاری تر ئێمە دوێنێکە هەڵسان بە بەڕێوەبردننی هەڵبژاردنێکی بچووک بۆ تێزکردنی هەموو ئامێرانەی کە لە ڕۆژی هەڵبژاردن بەکاردێنرێن خۆشبەختانە ئامێرەکانمان بە شێوەیەکی زۆر باش لە هەموو عراق و لە هەرێمی کوردستان کاری کرد زۆر بە سەرکەوتوانە بەڕێوە چوو وەکو زانیاری ئێمە دوێنێکە لە هەرێمی کوردستان لە 1970 بنکە وەکو وێزگە ئامێرەکانمان بەکارهێنا و فەرمانبەرەکانی خۆمان دەنجیاندا وەکو هەڵبژاردنێکی بچووک و هەروە لە ئۆفیسەکان و هەروە لە دەنگدانی تایبەتیشمان کرد لە ناو بەڕێوەبەرێتیە بۆ نمونە ئاسکەریەکان لە هەر سێ پارێزگای هەولێر و بە هەروە لە دەستەی هەڵبژاردن ئامادەکاریەکان بەردەوامن. باسی بۆ بکە ینی چیتان کردو لە ئامادەکاریەکان بۆ ئەوی ئەو کێشانەی لە ڕابردوو بە تایبەت نەخوێندنەوەی پەنجەمۆر چارەسەریتان بۆ ئەمان دۆزیوەتەوە؟ بەڵێ ئێمە بۆ چارەسەری ئەو کێشەیە کە لە هەڵبژاردننی ڕابردوو هەبوو کە نەخوێندنەوەی پەنجەمۆر بوو بۆ هەڵبژاردننی ئەمجارە هەڵسان بە زیادکردنی ئامێرێک کە پێ دەڵێن خوێندنەوەی فەیس دەموچاو دوێنێکم ئامێرەمان تاقی کردەوە زۆر سەرکەوتوانە کاری کرد و بەڕێوەچوو بۆ هەڵبژاردننی ئەمجارە بەڵێ چارەسەری ئەو کێشەی کراوە ئەوانەی کەوا پەنجەمۆریان نەی دەخوێندەوە و هەروە پەنجەمۆریان لەناو کاتی دەنگدان نیە دەتوانن لە ڕێگەی دەموچاوە دەنگ بدەن. زۆر باشە لە پێیوەست بە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان چەند لایەنی سیاسی بەشدار دەبن لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق و هیچ هاوپەیمانێک تۆمار کرابوو لە هەرێمی کوردستان؟ بەڵێ لە هەرێمی کوردستان لە پارێزگایەک بۆ پارێزگایەکتر دەگۆڕێتن بۆ نمونە لە هەولێر نۆ لایەنی سیاسی بەشداری کردووە لە سلێمانی لایەنی سیاسی بەشداری کردووە و هەروەها لە دهۆک هەژ لایەنی سیاسی بەشداری کردووە بە نسبەت هاوپەیمانەتی لە هەرێمی کوردستان هیچ هاوپەیمانەتێک تۆمار نەکراوە. زۆر باشە سەبارەت بەوەی کە کاندیدەکان بەشێکیان دوور خرابوونەوە پێمابی لە عێراق لە هەرێمی کوردستان هیچ کاندیدێک دوور خراوەتەوە تاوکو ئێستا؟ بەڵێ ئێمە ئەوەی تاوکو ئێستا ئەو کاندیدانێک کە دوور خرابنەوە ئەوانە تەنها ئەوە بوو کە مستەمسەکیان کەم بوو کە مستەمسەکی پێویستیان تەقدیمی کۆمیسیۆن نەکردبوو چەند کاندیدێکیش لە هەرێمی کوردستان ناوی تێدا بوو بەڵام تاوکو ئێستا ئەمە کۆتایی نییە لەبەر ئەوەی ئێمە ناوەکانمان ناردۆ بۆ وەزارەتی ناوخۆ هەرێم و وەزارەتی ناوخۆی اتحادی و هەروە بۆ دەستەی نەزاها و هەروە بۆ تعلیم عالی و بۆ پەروەردە ئەوان مساعدەقە و تەدقیقی ناوەکان دەکرێتەوە وەزارەتی ناوخۆی کە کێشە و گرفتی نەبێتن و هەروە لە ڕووی شەهادەوە ئەو کاتی مساعدەقەی کاندیدەکان دەکرێتن. زۆر باشە پرسیارشکە هاتەوارەوە پارێزگای هەڵەبجە لای ئێمە پارێزگای بەڵام کۆمیسیۆن بە پارێزگای مامەڵەی لەگەڵ نەکرد ئێمە ئەو کارەکەی چی بوو؟ ڕاستە ئێمە لەسەر قانونی 2023 کە لە بۆ مەجالیسی محافەزاتی عێراق و هەروەها لە بۆ پەرلەمانی عێراق قانونەکە لە 2023 دەرچووە ئەو کاتی 2023 تاوکو ئێستا هەڵەبجە نەبوو بە پارێزگا بۆیە بۆ هەڵبژاردننی ئەمجارە هەڵەبجە تابعی سلێمانیە بەڵام بۆ هەڵبژاردننی داهاتوو 100% هەڵەبجە پارێزگای سەر بەخۆی و هەروە ئۆفیسێکی بۆ دەکرێتەوە ئۆفیسی کۆمیسیۆن وەکو هەولێر دۆک سلێمانی بۆ هەڵەبجەش دەکرێتەوە. زۆر باشە کاک نەبەرد ببوورە یەک پرسیارکە ماوە ئاماژی پێ بکەم ئەوژەوە ئامادەکاریەکانی دوای قۆناغە چی دەبێت؟ بەڵێ بۆ ئامادەکاریەکان بۆ خۆتان دەزانن ئەو پێنجی هەشت فەرمانبەری سەرسندوق ئەوانەی کە تەقدیمیان دەکرد لە ڕێگەی ئەلکترۆنیەوە تەواو بوو تاوەکو دەی هەشت مستەمسەکاتەکانیان دەگەڕاندەوە لە ئێستادا مساعدەقەی ناوەکان دەکرێت و لە تاوەکو 25 هەشت دەست بە قورعی وانیش دەکرێت و ناوەکان دەرسێت. نەبەر عومەر بە ڕێبەری دەستەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هێڤی وەکو میوانەکەمە ئاماژەی بۆ ئەمە هەموو ئەو زانیاران و لەسەر ئامادەکاریەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بۆ هەڵبژاردنە چاوەڕوان کراوەکەی ئەم ساڵ